سلام و ڕێز و خدمەتە ئێوە تەماشاوانەی لە هەنین لایەنگەرەی لە زوان و ئەدەبیاتی کوردی لە جەلسەی وەرین ئێمە باس لەسەر داچەکەی لە زوانە کوردی کردیمان و بڕێک تەمرین وەلیەکە شێو کردیمان و بڕێکی شەڕاوی هیچتی بنەجیە و کە داگرینان پڕیانەوە بکەین هەر ئیسەیشە وەرجە یەک دەرسەگە دریژە بەیمنە پێ بشی من و ئەو تەمرینەی لە کەمە لە ماڵ نیسامەسان ئەڕادان بوشم کە وە لە تەمرینەی کە ئیوە هەڵکردینە هەڵسەنگنی من و بچیمە سەر خودە ئەسلە دەرسەگە ئێ بەشە هیچتی من دوگە لە تەمرین دایمە پیدان یەکێ جێ لە چوڵ و داچەکەی داگرن کە یەک بوو کە ئەلان و یەکە و هەڵسەنگنی منێ ڕستەی یەکەمش ڕا لای تۆ هاتم ڕا یعنی شمارەی هەفت بوودە جوواو یەکەم پاشخوانی ڕستەی دووەم بێتەوە هیچ جیەک بێتەوە هیچ جێک نیەچم یاوە هیچ جیەگا نیەچم هەردوو شێوەگەی هەست و یە چشتە تر کەمە لە جەلسەی پێشتر تواستم ڕادان بووشم یەسە کە بێ و دوو مانا هەست لەورەکە داچەکە و لەورەکە پێشینە وەختی کە داچەکە معمولا وەجیها نووسنێ هەرەو جورەکە لەناو فارسی بوودە بدون مثلا بدون این یا بدون شما دوگە لە وشەیە تایبەت دوگە لە مستەقل نووسیان سەروە خۆ نووسیان وەلی وەختی ئیمەویشی من بێمەخت بێ نێزانم بێ ئەخماز نێزانم بێڕێ بێ چایانە توانن وە نیم فاسڵای بنووسیان یا بەڕێجاریش وە دەم یەکۆ نووسیان پس یە جیاوازی بینە حرف ئەزافە و پێشکەر بوو دریژە بێ منەوە دەرسەکەمە بوودە ڕستەی سێم دەروونم وەک کوورێ ئاگرە توانێت لەجی وەکیش جووریش بچوودە کاروار هەڵ وەک ساختار قەدیمی ترێگە کە باوک و باپیرێ و داپیرەی لیمەوە کارێ بەن و هەمان نەسلێمانەیە کە وەک فرەتر بەنە کار ڕستەی چوارم بودنە کیوەتە لێوا بکەیت کیوەتێ لێوا بکەیت و لە برابەرێ جملەی لەتر هەست ئەو مەگەر کار خراوێ کرد یا ئەو مەر کار خراوێ کرد یعنی هەر کام لەوانە بووی بەکار درسە و لە ژیرێ و بوودە لەوای هەر ئەنسانە وڵات پارێزێک کار کرد لەوای هەر ئەنسانە وڵات پارێزێک کار کرد یا توانیم لەوای جووریش بووی منە کار وەکیش توانی بۆی مەکار وەک هەر ئەنسان و وڵات پارێزێ کار کرد جوور هەر ئەنسان و وڵات پارێزێ کار کرد لەوە یەکەم ئەدەبی تر بوو شاید و مە ئەلبەت هەڵوەژانمەیە بۆشە و ئاخی وەرە فرێگیش تێرێت و لە ژێرەوە ڕستەی تر دیری میشێ مەر هەر خواد و ئەنجام بەڕەسنی دێ ئیمە دجار مەر هاوردیمە لە ناویە مەر هەر خواد و ئەنجام بەڕەسنی دێ یا مەگەر و ئاخرین ڕستەیش بوودە بێجگە تۆ قسەی کەس وە گوشیان نیەچوت بێجگە تۆ قسەی کەس وە گوشیان نیەچوت لەناو تایپەوەرین بەخشین وە گوشە دانووسای من کە من لێرەوە ڕەنگە کەو دیاریە کردمە ئێرەسەکە دوونینێ هەڵێ تایپی بووید یعنی وە ئشتەبا تایپکردیاودن کە وە گوشیا درستە بێجگە تۆ قسەی کەس وە گوشیان نیەچوت بچی من تەمرینە دوێمەگەیش وەلیەکە داگریم وەلیەکە هەڵسەنگنیم جێ لە چوڵ و داچەکەی لە پێشین داگرن یانە لێرە فقط پێشینن یانێ داچەکەی کە لێرە هەن داچەکەی لە پێشینن و پاشگردار نییەن وی بوونەوە هاتیمە یەک لە جەدوەڵ ڕیان ئامادە کردیمە کە وەجیا فرەتر بناسینان و ڕستەی یەکەم جواوی بوودە ئەسرین وەتیام بۆ ڕاماڵی ئیمە شمارە سێ بوودە پاشخوانە ڕستەی یەکەم و ئەسرین وەتیام بۆ ڕاماڵی ئیمە دوێم چون لە ماڵی ئیمە جیڕا کتاوخوانین هەست جملەی سێم و پێی بووش ئەو پیم نیەوت بام ڕاماڵی ئیوە لێرەیشە هەم لەناو تایپ پێگە لە خوار کەفتیت کەم وە ڕەنگە کە و کاڵێک نیشانێ دامە
و پێبووش ئەو پیم نیۆت بامڕا ماڵیان ڕستەی ئاخرە ئێستتونە لە هەر شارێک بخوازی توانیت کار پێیا بکەیت و لە برابەرێ سێ ڕستێتر هەست کەسێک کنیەناسیت داوای پارە لە لێ مەکە کەسێک کنیەناسیت داوای پول یا پارە لە لێ مەکە لە شەو تا شەوەکی چەوەڕێتە بووم و ئاخرین ڕستە ئەو پیم نەکریا کە تاواگان ڕات بارم ئەو پیم نەکریا کە تاواگان ڕات بارم یا تەمرینێلی بکەیمە لە جەلسەی پێشین باسە لیان کردی من و دایمنانە دەستەخوادا نەمیدوارم کە بێ هەڵە گشتیان جووا و نووساونان یا گەریش هەڵێک لە ناویان بێوە لیە هەڵسەگانیونێ و ئیسەی شە بچیمنەوە سەر بەشتر هەر لە داچەکەیل کە بوودە داچەکەی لە پاشدار ئەو داچەکەی لەو هەروفە ئەزافەکە لە زوانە کوردی پاش دێرن یانێ تەنیا پێشین نییەن لە دوێ ناوەی لەتر یە پاشگرێ گرن کە نمونەی تیاری من ئەلان و نمونەی وەرەچەو بگریشێ یەستەگە ویشیم مەسەڵان وە گەردە منا بۆ یە ئات لەکێدە زەمیرە منە و جیناوە منە و یا لە کرماشانە و هاتی من ئەوێ کەفێدە دوێ کرماشانە و یانە نمونەی لێگن کە ئەلان لەسەریان هوردە و بوو من لا ئەو و ئا وەل یا وەگەرد ئا لا بلا بلا ئا و بلا بلا ئەو یانە نمونەی لێگن کە ئەلان لەناو جملە لەناو ڕستە توێنی من نمونەی فرەتەرێکیان بخەیمە وەرە چەو و خواستر بناسی منان یانە نمونەی لێگەن داچەکەی لە لێرەشێت شیرروڤێ فرە بیچگە نووسامەوەی داچەکەی لە کە بەشێکیان جیاوە بود و لە دوێ ناویا جینا و خەیرەتێت پاش داچەک یا داچەکە پاشداریشوشن پاش داچەک لە کورمانجیشن پاش داچەک وەلی خۆب داچەکە پاشدار چونکە پاشدار لە کوردی خومانیش هەست توانێدن معادڵێک ڕائێ ساختارە بود کە لەناو کوردی هەست مە ڕاستەگەی بتوی نظام ناو فارسی تەماشاکردم لێوە ساختارێک نەیمە کە هەرفە ئەزافێک یا داچەکێک کە پاشگر بێاشتوت پاش داچەک بێاشتوت وێ خاترە هاتی من وە لە کورمانجیەکەی هەڵسەنگانی منێ ئەوانشن پاش داچەک ئێمە کردیمێ داچەکە پاشدار کە هەر کامەوە کار بچوو بە نەزەرەمە دەرەسترە و ئەمیدوارم زواناسەی لە بانان بتوێنن لەبارە زانستیە و وشەی لە دەرەستەرێک ڕایانە هەڵوەژەنن و ئەگەر ئیمە لە ئێجور وشەی لە بێ مەقالوە داچەک نیێزانم کار لە جێ فێڵ جینا و لە جی زەمیر نیێزانم و ئاوال کار لە جی قەید و ئەلاخر ئەمیدوارم کە یانە بتوێنن لە بانان و شوێ زانستی فەرهەنگی بەردە دەیشت کە یانە یا هەدەخەڵ پەروەردە وێ زوانە بوونەریەدەن کە ئیمە یەشێوە لە یانەوە کار بووی من خب یە تەلەواشی کەس هەرکەوە شێوەیەگە و بێدەکار ئەوەی شەوە خااتری ئێستاکی مە پەروەردە وێ زوانە نیونی من یانە گیچەڵەی لێگەن کە لەناوە زوانەیلی کە قەیەخە بوونە گێلن بنووسیان هەست و هەر حاڵیە بەشێکە قەراردادێکە کە ئیمە و گورەیە کەسەی لێکەتر کارکردنە چ لە کورمانجی چ لە سوورانی چ لە کوردی خوارێن نمونەی لی هاوردی منە و ئیسە بچی منە سەر خۆد نمونەگان بەسە داچەکەی لێ پاشدار کردی من یا هەروف ئەزافەی کە ئەدامە دێرن لە ئاخرە ئەسمە یا لە ناوە و یە نمونەیە سارو لە کرماشانە و ماشینەوە هات نیە توێنی بشیم سارو لە کرماشان و بەدونیەکە ئەوێ بەردن یا وە ماشین هات و ماشینەوە هات لە سارو لە کرماشانە و ماشینەوە هات ئەونا کە ڕەنگیان کردمە یەکەم گۆراتریشەوە بکەم ڕایوە کە خواستر بینینێ سارو لە کرماشانە و ماشینەوە هات تەماشا بکە وەرەگە ڕەنگیان کریایە ڕەنگە سوور دریا سەلیان ئەو پاشداچەکەی لە ئەوە پاشداچەکێکە گرێدە کەفێدە کە لە شوونە لێ ئاتێت یا لە ساڵە 6 مانگی ها ئێرە
نیوش یعنی میشیم لسال 6 مانگی هایره ولی معمولا ریتمگه لدست ایدن لسال 6 مانگی هایره یا لمال ایمه هات نیوشیم لمال ایمه هات لمال ایمه هات مثلا ایکس ایگرگ هر کسی و سیم رسیم و ماشین خوامو تیم نیوشیم و ماشین خوام تیم و ماشین خوامو تیم و دم ریو گورانی چره نیوشیم و دم ری گورانی چره و دم ریو گورانی چره و کوره هات نیوشیم و کوره هات و کوره ها اگر بشیم و کوره هات معنی تردید وقتی ولی لیره و داچک داره پاش داچک داره بوده و کوره هات و ایره هات نمونه تر و گیج کسی گاچین و گیج کسی چین نیوشیم و گیج کسی گاچین و آخرینه بوده ولی یا وگرد هر دوانانیه معنی دارن هر کامیان بوی من کار درستن وگرد منا قصه بکه یا ولی خوشکگه دا شر مکه یعنی نمونه ل داچکیل پاشدار بون که چی من یه بش تمرینش دیره ده یه بش تمرینه و یکو حالی که من که لوا خواسته رم که بتونیم درس لی جلسه کوتاهی و پیبانیم و بش تر زوان تاوتیو بکیمن جیل چول و داچکیل پاشدار داگرن یا پرو بکن امرو ماشینگه باوگد بلا بلا دستم بلا بلا بو چنگل نقطه ندیایا که اگر ایمه بای من یانه حل بکیمن امرو ماشینگه باوگد و دستمو بو پس بوده و دستمو بو من یعنی اسما که خودم یابت یعنی بنی سینان فقط ما اوشمان و مفتو آسان ماشینگه لدستو کردم و مفت آسان ماشینگه لدستو کردم یا رسیسی بوده کسی لباره دزورانی نرگس کامی هم بود؟ بوده شماره یک کسی لباره دزورانی نرگس ولی باوگیا قصه کردیا دی لیره سک آگرید و گرد باوگی یا لیوا بود کسی و گرد باوگیا قصه کردیا که لیره نشان دادن که چون گرید و رسته آخر بوده او و گرد یا ول هر دوانش شماره یکه او و گرد منا قصه نیکه او و گرد منا قصه نیکه پس جملگانیان پس پاشخوانگان تماشا بکن و خدا نشونی لمال جارتر بنووسینان یه بش سیم داچکیل بیل زوان کردی و بش چهارمیش دیدن که بش چهارمیش هر ایسا و یکو تمرین کیمه داچکیل پیوندی و همپایی یعنی بونه او یا واو عطفش نفل فارسی یا یان هر دوانان یه معنا دارن یه جوش نکال قدیمی اوانه که زوانه دشتر لیمنیگه یا نیوشن نسل مروشن یا تا ولی اما بلا میشه یه معنا دارن هم ایجار امجا و داچک پیوندی و همپایی لفارسی و حروف ربط و همپایگیش با نوسیه نو رزوانه لفارسی داچکیل پیوندی و همپایه‌ای نمونه آن باریم رادان و لیر نوسیه البته اسرین و ایوب هاوره چند سالن اسرین و او گرید نوراسته یعنیشم اسرین و ایوب اسرین و ایوب اسرین و ایوب هرچند لایلام دریشتری وشنه جور کرمانشن اسرین او ایوب ولی خب هر کامه بشی درسته اسرین و ایوب اسرین او ایوب هر دوانه درسته نارین یا نرگز ماموسه زوان کردیه نارین یا نرگس ماموسه زوان کردیه پرسیاریه البته نارین یا نرگس ماموسه زوان کردیه لایلام تا حولی ری کمیک نیه و جمله لتل رو
من واتما کاجاو ولی گوش نتکان من واتما کاجاو امانی گوش نتکان چه ولی چه امانی هر کامیان بوی مکار درسن من هم و سیران و همیش و دیاکو وتم دومینه ایشیش کرد و معنی تکراره دوباره کردن و من هم و سیران و همیش و دیاکو وتم ای جارهاتم را مال ایوه امجا لوره و گرد براگدا چیم نکرماشان ای جارهاتم را مال ایوه امجا لوره و گرد براگدا چیم نکرماشان ای جار و امجا دیریم لبر جیلی جی یک ترکی گرن دوگله داچکا و یه نمونه لیک بیولا چند گله و لیریشه تمرین دیری من دواره جیل چول و داچکی لپیوندی و همپایه‌ای داگرن و لیریشه بای من و یکو دواره حالیان بکی من که فقط میوشه من خودان توانین بنیوسینان و گشتی شارام ناظری جی خالی جی چول گورانی کردی جی چول خوانید شارام ناظری کامیانه شماره 5 هم گورانی کردی همیش فارسی خوانه کیهان کلهر کامیانه 2 کیهان کلهر او الیکبر مرادی هر دو جنیارن او گرید او پیوندی یا واو عطف من ناچار بیم شماره چنه من ناچار بیم درس بخوانم کار من ناچار بیم یا درس بخوانم یا کار بکنم یا یان فرقی اینه که من ناچار بیم یان درس بخوانم یان کار بکنم و جمله یکی و آخر جی چول نیزانم را هر دوانیان ولیکا نهاتن بوده چه شماره نیزانم را هر دوانیان ولیکا نهاتن ولی نیزانم را هر دوانیان ولی یکا نهاتن پس ولی یعنی لرجیو بگیره و رسته آخر لمال شاهو بلا بلا جی چول مال ایمه و دو چرخوه هاتن بوده چه؟ بوده تا لمال شاهو تا مال ایمه و دو چرخوه هاتن ییشه هاوری هنین بش کوتاهی بش داچکیل بی لزوان کردی و گاه هست بش گلیان لقلم کفتید یا موهورم نودن اما اوانه که تا امرو بس کردی من الیان تا ایسا بس الیان کردی من بشی لبنمایی بین که یک لاخیور چه بخوازه خسابه که چه بنیسید هواجه و یا ندیریدن امیدوارم که اگر حالیک حال نوع کاریلا و پیمان بیشین که ایم بتوانه لدرسی لتر لبرنامه لتر و پیانا بشودنو چاره سریان بکرد و ایسیشه یه بشتر لزوان رادان آماده کردیم که شکت کردن و بحث گرامر نود اویشه تویم بحث لسر بنمالیل بکیمن اندامیل بنماله بخشن اندامیل بنماله لزوان کردی چون ناسیان چون پیناسه کریان لنوع وینه دونین بس اندامیل بنماله دالک باوگ که لزاروی لتریش بوده دایکو باوگ لیره نیوسیانه بعد باوگ و دالک یانیشه بوده داپیر و باپیر لا چپ باپیره لا راست داپیره که ننگیشوشن هر دو ساخته هر دو وشگه هست چه بیشید داپیر چه بیشید لبر منطقه دایشوشن و برای منطقه ننگوشن و فرجش داپیریشوشن داپیر و باپیر و ایمت یعنیم داپیر و باپیر وقت نیستمانی فراتر و کار بویمن و وقتی ایدگلی پیاگی شیجن و پیاگ ایدگلی هاوجینیشه منال بخنو منالگانیان اگر دویتو کر بودش نپیان خوشکو برا یا برا و خوش یا خوشکه ایشه براس لا ایبالیو و یه وینه ترک لیره دگل بران
دقیقه برا ولی دقیقه جنا بین هاوژین که ایما لیوا باسیان که پیاگا جن و پیاگا هنشان یک بعد هر دقیقه منال دیرن یا منالگیانه یا زارویانه بوده برا ویش بوده خویش دواره یا تونیم بشیم یا کرا یا دویتا و یانه لبال چپیشو یه بوده برای پیاگا یه جنیشه بوده هاوی و جنه پس دقیقه پیاگا بونه ممو منالیلا یه بوده ممو جنیان ممو جنی دویتو کرا پس یه بوده ممو جن و یانه منالیل گوراتری داشتنه و احتمالاً جن هاوژین گرتنه یا دیتگیان یا کرگیان که کره بودنه زاوا و جنگیش بوده ووی یعنی یه توانی بوده زاوی یان یه توانی بوده ووی یان یا توانن بوده اصلا ووی و زاوا هر دوانیان و پس زاوا و ووی یا ووی شوشن لبر منطقه ووی شوشن و یانه نمونه لیگن و من نمونه لتریش بارم لناو زوان کردی بیجگه بنمالا بخشین میه ورد ترواز بکم که اعضای بنمالا یا اندامیل بنمالا لناو چند دقیقه ارادان بیشم یا ما ورد آماده کردم یعنی بشکل اندامیل بنمالن که یا فامیلی یا کسو کار گریده و با پیر و داپیر که بسیان کردیم با گوداله خوش کو برا خوارزا یعنی تا خوش که داشتید بیده هاوژین بیاشت و منال لیان بکفیده بوده خوارزا براگد و براجند منال بارن بوده برارزا کر و دویت معمود بوده آموزا البته کرمانجی نیروما دیرن بوده دوتمام و پسمام و ایل کردی خوارین بوده آموزا میمگ یا میمی منال بیاشتن بوده میمزاد خالوزا و چرزا بوده نوا یعنی لوشت نو کفتیا بعد و چرزا اگر بایم نیروما بود لناو کلهوری کرگه بوده کرارزا دویتگیش بوده دو ترزا یا دو ترزا یعنی لناو فرهنگ و خمان فراتر جیانو کن ران نوا نیروماگان جیاو کن بعد برا دیری من که کسی که لزدگی دالگ و لزدگی باگ بوده برای خویش یا برا زربرا دیری من که برای ناتنیه خویش دیریم زر خویش کش دیریم حالی و خویش که ناتنیه بعد باوجن دیری من کسی که دالگ لدنیا شد کوچه دوایی که و باوگ جنتر خوازیش نپی باوجن و گرده دیریم گرده و فکر کم اگر حالا نکم و منال گوشن که باوگ مردیه و دالگ شوکه ده کساتر بوده هاوژین پیاگتر و منال بوده گرده او پیاگا هاو دیریم که و داخل و مفشفرن ننگه ناشری نگه مدوارم ناف دی هیچ وقت تکرار نودنه شی ولا جیانه که پیاگه دیگه جن خوازید وی دیریم یا وی دیریم که پیشتر وقتیم ها وی دیریم دیگه روسیا دیگه بوک که تیانه یه مال او دبرا دیگه جن خوازم بونه ها وی یک وی زاوا دیریم بعد مؤنث مذکری که بودن ما و نیر بعد دویتیش یا کچ بناکار دو تیش لبر منطقه شد کر ددی یعنی را چرینه ددی و دویتیشن ددی یا تاتی مثلا ددی بوتای چرینه را محترمانه طرف بوده تاتی آره کاک یا کاکش را کر بناکار خالو و ممو میمه که بس یعنی کنی بس شورا دیریم من شورا بودنه برای هاوژین جن یا برای شوه جن بوده شورا لکرمانجیش بورا دیرن که بوده برای جنگه بوده برای شوه اگر فکر کم اگر حالا نکم ولی لکردی کلهوری فقط شورا منیه دش دیریم که خود خوش که زاوا راوی و البته هاوزاوا دیریم من که دیگه لکست خوش خوازم بوده هاوزاوا خسوره دیریم خسوران دیریم که
هر دوانه چه نیرو چه مای بوده خسیوره یا خسیورانی کلیه باوان دیریم داوان دیریم مال باوگیشون باوان داوانیش وشن لا دالگان فراتر هاوسا چیزی که بیمه کاری در هاوسا دزوران دیریم کسی که تمیار دیرید دیت بخوازه بوده دزور وجهی که ببشن جریه مال بوده دزوران یا تمیاری وشن که دستگیرانیش بوده سورانیگه ولی کردی کلهوری بوده دزوران ولی جلسه پیشتریش وقت نیو که با هم بحث شمارگان را دان بکم اگر در فتی بیو اگر نتونین خدا هر ویدیو تماشا بکین و شمارگانیش که لجلسه پیشتر بحث کنیم اگر وقت بومد لحد خلاصه بی شما را دان شماره راحته یعنی وقت زاراوی لتره یا نزدیکیشن و فارسی 1 2 یا 2 3 4 5 6 7 8 8 شوشن 9 10 یا 10 ویشن 11 12 13 14 15 16 17 18 19 20 ولی آخه 21 و 100 و 1000 و 10,000 و 100,000 و میلیون و لیوا ولی خب یه مسئله هست ایمه لیره 10 دیریم وقتی بشیم 14 یعنی 10 بوده پاشگری را 14 لناو یکان هست بیا 12 12 13 که لکرمانجی و سورانی هست لکلهوری یا بشه لتر لزاراوی لتر زوان کلی دیوانه حذفیه که ایش بس زواناسی که کرا دیل حذفون که لیره جینیه یه نمونه بیون و ساعت خوانینی شوتی من روژه لهفتش که هر یسه اره شمو یه شمو ده شمو تا آخر پس هاوری لحنینیه بشه لی بیو ایما تقلا که من اگر رای که درسگان شکت دانه که وفرت بس رزوانه و دل هر درس که جورا آماجه و برک و شیل تر بکی من که هوا جن لنوزو و کاری هم بوید فرق امیدوارم که بتونین یعنیش لمال جاره تر تمرینی هم بکین و تا برنامه تر و مجاری تر و لایی و خوش هر بمینن نو خیر و خوشی